ئەگەر بێت و خەموڵی کەی بەدڵ پێشمەرگەی ساڵێتێ کوێستانی کوردان و کچیکێو دەپۆشێ بەژن و باڵەکەی بچای هەرشێو منەی زانم چ سێرێکە وەگەی هەردێ هەی لە نرخی کوردەوەیە وەردایە وەگەی هەردێ وەتەنجایان و دڵیدایە وەتەنەینێ لە مێنمایە سەری بێنرخ و بێیەمایە لە پێناوی وەتەندایە. ئایا فەرین بۆ دەنگە خۆشەویستانم لە گەڕای میدیا سڵاوتان لێبێ. ئەم ڕۆژتان پڕ گوڵ و گورزا بێ پڕ بێ لە گۆرانی لە مۆزیک دوورکەونەوە لە ژاوەژاوی ئەم ژیانە ناخۆشە پڕ خەیراناویە لە گەڕای میدیا بە هاوکاری هاوکارانی هەمیشەییم کاکە عاریفۆزی و کاکبوران و کاکە ڕێباز و مامە ئالان کە بەڕاستی لەگەڵ کاکە دیاری باڵەبان و خۆشەویستانی لێرە هەمیشە هاوکارن. ئەم ڕۆژ بەرنامێکی نوێ پێشکەشەکەین دیارە ئێمە و ماوەیە وەستایەکی زۆرمان پێوە دیار بوو بەڕاستی کۆستی مامە هادی کاکە عاریف حەمەتاڵ کە جێگاکەی خاڵیەوە تا جێگای لە ئێمە خاڵی نیە لە ئێمە جێگاکەی هەر شوێنی خۆیەتی ئەو تاپۆی خۆیەتی و جێگایە هەتا گەڕیان بمێنێ بەڵام لە دڵمانە ئازارێکی زۆری بەجێشت ماوەیەک بەرنمەکانمان ڕاگەتە بوو ئەم هەفتەیە بە چڕوپڕی هاتوونێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنمەکان ئەگە کارەوا بێڵەوە هێشتا بیدایەتی بەرنامەیە کاکە ئەموو ئاریجان تۆزە پەلە بکە بۆی نیە نەکەوینەوە ساونای گەڕیان دوێنە جۆرە دەجار حای بردینە بەنامەرەی و لە ساونای گەڕیانەوە بەرنامەکە پێشکەشەکەین. ئەمڕۆ میوانەکەم گەنجێکی خەباجێر گەنجێکی بەو گەنجێتی خۆیەوە بەو لاوێتی خۆیەوە خزمەتی هونەرەکات و خزمەتی خاک وڵاتەکە ئەو پێشمەرگەیە بۆ خەبات و بۆ ڕزگاری کوردستان کاکە عەلی سەقزی بەخێر بێ کاکە عەلیجان. اینجا کاگاری ئەگەم لێ بوو لاوە لە ئاوە بە تیرەی چاو سێریە کرد لە خواریشەوە وای و زۆر جار ئێمە هونەرمەندان یەک قانونمان هەیە یعنی پێ دوایە بە مەسەڵەن بە تەمەن یا بە گەورەی لە تەمەن هەیە بە قەڵەوی و بە حەجمیەوە تی تۆ بڵێ کاکە عەلیەوە دەنگی خۆش ئێمە مەمنوویتم وتم با بێیتە سەرەوە زانی کە دەنگی چەند خۆشەوە ینی ماشەڵڵا ینی مەبەستی ئێستا لەوەیە توانەکانی دەنگێت لە بوونێتی خۆ زیاتر وانێ کاگاری یاخوا بەخێر بێ کاکە عەلیجان بەخێر بێ. کاکە عەلیجان چەند ساڵە خەریکی گۆرانی و ئەوەی ئەگە تۆ زەنگی بەرزکەیتەوە ماوەسەرجان ماوەی ساقۆم 31 ساڵ تەمەنە بەڕەسمی بڵێن بە بواری ڕسمی کاتوێتمە ناو بواری هونەرەوە 5-6 ساڵە بەڵام پێشووتر هەر لە کۆبوونەوەی مەجلیسی نێکانی خۆماندا گۆرانیم دەکرد بەڵام بەڕسمی 5-6 ساڵ دەبێتوتە ناو بواری موسیقاوە. سپاس دەکەم کاگورانجان ئەگەر هاوکارانمان لەوە دی و ئاگادار بن هەموو ئەمریکان توژەنە بۆ بتوانانی بەرنامەکەمان بەلای بەردەوام بێت. خۆشەویستانم بەڕاستی قەیرانی کارەبا لە وڵاتەیە هەرگیز بەرۆکمان بەرنایە نازانێت چی بکەین ئێمە بەرنامە بەیانیان کەس گوێ لە بەرنامەی هونەری ناکرێ بەرنامەکانی ئابێ شەوان بێ ئێواران بێ ئەمە بڵێ ئێوارانیشەوە حەڵن بەخوا بە وەحدەکە شکورین کاکە بای ئەوەی تێگەین کە ئەمانەیە بەرنامەکەی پێ بکەین بەڵام بە مەرجێک ئەم کێشانە حەل بێ لە وڵاتەیە قەیران بە قەیران ئەڵە بڕە بۆ لاوە ئەوەستا پێش جەژنە بە حساب موچەیە دیتن هەموو دوعا بکەن ئاریجان چەندەکەی بەخێر موچە وەرگری پێش جەژن سێ چارەکی تۆ بڵی بێت ئەگە نەبێ قەیسی برنجەکەی تیانە وەڵاهی مەگە بگەڕینەوە بۆ قیمەوشکەکەی سەردەمی گرانیەکە کاکە بۆ خاتری خۆم هەموو قەیرانە ڕۆژنی ئێمە بەدەست خەیرانەکانی وڵاتەوە نەناڵین ئەی بۆ ئێمە ڕادیگەڕێنمە بۆدانا وڵا باێ خۆمە باسی نەکەین با خەڵک خەفەت نەخوا با بچینەوە لای گۆرانیکتر باشترە دوای پرسیار لە کاکە عەلیەکەم ئەگۆرانیکتر ئامادەیە کاکە عەلیجان دوایی هەندێک پرسیارمانەوێ بۆ جەنابێ بەڵام
یەکێک لە هاوڕێیانی هەمیشەیی هەموو بەرنامەکانمانەوە سەرۆکی لقی گەرمیانی کۆمەڵی هونەری میلی مەجلیس هونەرمەند هەموو ڕۆژێ لە بەرنامەکانمانە بەڕاستی بە کۆمنتەکانی قەرزاباری کردوین مەجلیس زیرەکە لە سڵاو لە بەرەساندا سانخۆش بێ سەرکەوتوو بن بە خێراتی میوانە بەڕێزەکانەکەم مەجلیس زیرەک جای ترۆ میوانە بەڕێزەکەمان شارەزای لە جۆرەکانی مەقاماتی کوردی هەیە ولا چ جۆرە مەقامێکدا زیاتر ئاشنایەتی هەیە لە مەقاماتە شارەزایی دێ کاک عەلیجان کاک مەجیڵێ مەقاماتەکان شارەزایەکی بڵێم ئەوتۆم نییە لای خۆتان ڕەدیفی بیاوتەوەی ڕەدیفەکان دەکرێت هێشتا بەو ئاسووتوانایی نەگەیشتوم هیوادارم خەریک بی چکە بەڕاستی مەقامە زۆر گرنگە کاگورا لێوە شایەتی بۆ کردم کە گۆرانی واتانە پێشکەش کرد ئەوی بزانم مەقامەکەی ناڵێ وتم بەخوا پێشتر وتێتی مەقامەکەی ناڵێم فرمێسکەڵە دەستان خۆش بێ سەرکەوتوو بن زۆر سواز خات فرمێسک تا ڕەمەزانی چەپچە گوڵی نردووە و سڵاو ڕێزی نردووە سواز دەچینە لای گۆرانێکی تر وفتم تواز بينا هواجة ورد مدينة دت وفتم تواز بينا هواجة ورد مدينة الغريب ضلك ما يشكينا غريب ضلك ما يشكينا قربان من سيسيون أقرتونا كيباكيون قربان من سيسيون أقرتونا كيباكيون مردي من مطن خردا بيون دي من مطن خردا بيون أروت وفتم تواز بينا هواجة ورد مدينة دت وفتم تواز بينا هواجة ورد مدينة أنا غريب ضلك ما أشكينا غريب ضلك ما أشكينا لسرت وزوريان ليلاون مري ومزاني خالت كيلاون ومزاني خالت كيلاون أردت وفتم تواز بينا هواجة ورد من يمينا دت وفتم تواز بينا هواجة ورد من يمينا أنا غريب ضلك ما يشكينا غريب ضلك ما يشكينا دەست خۆشکا گاریجان دەم خۆشکا کالیجان ئەم میلۆدیە خۆشانە بەڕاستی مەنگەڕێتەوە بۆ ڕۆژگارانەی کە خەیاڵمان لای کارەوەی لە سبلیت و لای وبەریدەوە نەبوو کاگاریە پانکێکی ئەمەدیمان نەبوو لە ماڵەوە پانکێکی ئەندۆلا ئەوە لەگەڵ خوتەریا بۆ خۆشمان لەگەڵ ئەوە ڕۆشتین بەس بۆی تۆزە هەرۆژ بوو کەسیش گەرمای نەبوو بەس ئێستا ڕۆژگارەکان هەنە ناخۆش بووە کاکە ئەیوبی خۆشەویست ئەیوبەکانی کاکە ئەیوبجان ئەم هونەرمەندە بوو کە من سۆشی بیەوەی لا بکەم پێرە کامانەی خۆشمان لە خزمەتیامی لەبەرەوەی منم گەنجانە کە ئەیان بینم دڵم خۆشە بێ
هەزار سڵاوی نردووە هەزار سڵاو لێ بێ دەکەم چای ماسی کاکە ئەیوبی ژەنێری بەتوانە لە سڵاو بۆ مامۆسازەزای عەزیز سوپاس سڵاو بۆ کاکە ئاری و سڵاو بۆ ئازدەنگەڕە میدیا مەجززیرە گەڵە دە سوپەنجەی کاگاری فۆزی خۆش بێت سپاس بۆ کاکە مەجیجان کاک مەجیێبێ بەرنمەیەکە بۆ تازە بکەینەوە بۆ تۆش بەڕاستی لە سەردەمانێکە ئەزای بۆ چکە لە سەردەمانێکە بەرنامان بۆکەرە و سەردەمە بە مۆبایل دەستمان پێکرد و پاخەش خۆشەویستانم مژدەوەتان هێمێک کە گەڕای میدیا لە ئێستا گەڕانێزی تەلەڤیزیۆنی گەڕیان لە ناو کۆمپانیای میکس میدیا ئەوە زۆر سپاسیانەکەن کە یەکەم جار ئەوان دەستگیریان کردن چوونە ناو تەلەڤیزیۆنەوە ئێستا هەر لە میکس میدیا پەخشمان هەیە هاوکات لە وەن بۆکس لە هەولێر و هەموو شارەکانی تری کوردستان هەمانە لە فامیلی بۆکس و لەمڕۆوە لە کورسێڵیش کورسێڵ ئەوە بە هەمیشەی هەمانەوە لە ئەپی مۆبایلیشە لە هەڵۆ تیڤ لە OTT پلێر ئەمانە ئەگەر تەلەڤیزیۆنی سمارت هەبێ لە ماڵۆ زیرەک لە ها شوێنێکی دنیابی لە ها وڵاتێکی دنیابی ئەتەرنێت هەبێ هەڵۆ تیڤ یا OTT پلێر دابەزێنە یاخود ئەپی مۆبایلی گەڕیان میدیادا بەزێنە رادیۆ تەلەڤیزیۆنی گەڕیان هەمیشەیە بینین ئەمانە هەمووی بەڕاستی بەماندووبوونی بەتەنیا من هاوڕێکانم هەموو ئەو کەسە خۆبەخشانی لە گەڕای میدیا ئەو ماوەی 4 ساڵە ئیشەکەن بۆ ئەوی دڵی ئەوە خۆش بکەن بەڕاستی خۆلێرە ئەچینە دەرەوە هەر هەمومان بەدەرنین لە خەمەوە سا کاگاری بچێتەوە دوکان ساحەموڵک لەم کاتەیە گەڕی بە هەموو دوکاندارەکان کردووە دوکانای هونەرمەندەکان یعنی هەمومان ئەچینەوە دوکانەکان دنیای قەیران بەر سەرودڵی گرتوین یعنی لەم کاتەیە جەلاگۆڵی دوێن زۆر خۆش بوو لە مقابلەیەکە وتی من ئەخە تەپڵە فرۆشمە بێت تەپڵ سعری چەند بەرز بێتەوە کابرا کرێکەکەم لەسەر جیا بکە خۆشەویستانم کاکەوی بەڵە چای بنی مامۆساجیان بژی مامۆساعری چای کاکە ئەیوبجان ماچەکەم کاک عەلیجان تۆ ئێمە قەرزاباری توێنەکو منوەکو هونەرمەندێک لەبەرەوەی تۆ لە شانبەشانی خەبات لە پێناوی کوردستانە خەباتی کشەکەی کە خەباتی هونەریە ئەوەشت بەردەیەوە کە ئێمە دۆزیەوە من سپاس دەکەم تۆ چۆن گەڕای میدیا دۆزیەوە کەس پێویستە بووی گەڕای میدیا هەیە ئەم کاران ناکە ئەمن بەش حاڵی خۆم لە دنیای ئەوڕۆی سوشیال میدیا کەساوم پێ دەکەوت زۆرم پێخۆش بوو کە بێمە خزمەتی کەناڵە جوانەکەتان گەڕیان میدیا و خزمەتی هەموو هاوڕێیان و هەندێک برادریش دەیان کوت کە گەڕیان میدیا هەمیشە بەرنامەکانی سەرکەوتوون بەنامەکانی جوانە چۆ خزمەتیان بە ڕەنگە بتوانن پاڵپشتی بکەن گۆرانیەکانت تۆمار بکەن بۆت منیش بەش بە حاڵی خۆم سپاسی هەموو لە یەکدان دەکەم هیوادارم هەمیشە هەروە بەردەوام بن و سەرکەوتوو زۆر سپاسەکەم ئێمە بێگومان کاک علی پێش گەڕای میدیاش کۆمەڵی هونەری میلی کوردستان خۆم ئەم هاوڕێیانی کە ئێستا لێرەمان بینین چەندین ساڵە دەستگیرۆی چەندین بەهرەمان کردووە کە بەهرەیەک تیا بۆ هەندێکیان بۆ وەفا بوون بەرامبەرمان هەندێکشیان ئێستا خۆیان زۆر لە بەرزیا بینێتەوە خەمیۆمانەگە بکەونەوە خوارەوە دیسانە خۆمان بیانگرینەوە چکە لەو بەرزیانەوە گەراگار لە خۆ نەبێ ئەگەر بکوێتە خوارەوە دوای بێ خۆمان باوەشیان بۆ بکەینەوە جایتر کاگاری وایە بەڵام ئێمە ئاواتمانەوە ئێمە گرنگەوەی ئەو ئەرکێکە ئەو ئەرکەی لەسەر شانمانە ئێمە هەموو ئاواتێکمانەوەیە بەڵام هیچ معقولیت و ڕەوایەکی تیا نابینم هونەرمەندێک لەوانی کە ئێستا ئێمە هەر لە سەرەتاوە بڵین خۆمان دروستمان کرد پێمان و بۆ گەڕای میدیاوەتی من نیەم بەسەر چاو چکە نێتوانین بڵێن ناوەتی بەڵام ئەگەر تەسووریتیانە بێتم جا ئەگەر تەسووریتیانە بێ بە قوربان بە ئێمپسری گۆرانی تۆ لەسەر عەرەبانە بە هەزار نارەی کەڕم و لێم بەڵام بەداخەوە ئێستا برادرە ئەوە وەفاکەی بوو ئێمە هیوادارم کاک عەلیجان ببینینەوە ئەستێرەی ناودار بێت و ئەو دڵنیام هەر بە وەفایە لەبەرەی کوڕێکی کووردە من دڵنیای ئەو مادەم کوردایەتی تایە وەفاداریشی تایە کاک عەلیجان چ گۆرانێکترمان ئامادەیە دەچینە لای گۆرانیەکی کای ڕسنایەتی دیسان کۆچ هاوڕێن کارەبا بەتەمانی بێتەوە پێم وایە دە دیارە قایچێکە لە خەوێکی قوڵایە بەڵێ خۆشەویستانم لە گەڕای میدیان بەنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکرد ئەگەر حەزەکەن پرسیارێک پێشنیارێ ڕەخنەیەک لە ڕێگەر سێ ژمارە مۆبایلی گەڕای میدیا 0 کامە وەتساپی لەسرە 0 کە ڤایبەرە و ئەژمارەی ئاسایشی کۆڕک و هەروەها ژمارە مۆبایلی 0 توان دوێم گۆرانیە پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە.
هەتا ڕۆژ مەحشەرێ ئەی خاکمێ مەسەر سروە هەوایانگەی باوانم خەرەمایە نایەوە خەرەمایە نایەوە دڵبەوە دایان یاوار بێسایەمایە نایەوە بێسایەمایە نایەوە دیسان کۆچاکەی باوانم ڕۆی سافري رويب سافري تازناي بين ميار حتى روش محشري اي خاكمي مسايا كان بواري اي وار طلايا بختمي طلايا بختمي بزاير وار ما ملي نختمي ما ملي نختمي وكوتا كبرى مريدو روي سافري رويب سافري تازناي بين مزواني حتى روش محشري اي خاكمي بسري دەم خۆش بێ کاک علی بەڕاستیە میلۆدیانە هەر هەمووی میلۆدی زۆر خۆشت کە من ڕۆژانە جوێی لێگرم لێرەش لە ڕادیۆی گەڕیان دوێنێ من تۆ دەردەشەیەکمان کرد بە یەکەوە باسی ئیسماعیل چۆگەڵمان کرد ئەم گۆرانیانە من زۆر بەدەنگی ئەو گۆرانی بێژە دێرینانە گوێ لێ بووە ڕسەنایەتەکان ئەوانەی کە بەداخەوە من وەکو خۆم بەو تەمەنەوەی کە ئێستا کە دروستە تەمەنێکی گەنجیم هەیە تازە دێمە ناو دنیای هونەریەوە بەڵام هەندێک گۆرانی بێژمان هەیە مامۆستا لێیاد کراون وەکو اسماعیل ئاغای چۆگالی وەکو یادوڵڵا محەممەدی ینی ئەوانە دەبێت مەدەشی محەممەدی یادوڵای محەممەدی لێیاد کراون حشمەتی لورنەژات بەڕاستی ئەمانە ئەو هونەرە جوانە گوێگریت ئێمە بەش بە حاڵی خۆمان ئەو ڕەخنەیە دەگرم هونەرمەندەکان بەتایبەت هونەرمەندەکان هەتا ڕۆژێ لە دەستمان نەچی قەدریان نازانین زۆر بدەیە جێگای داخ و جێگای نەخێر وازی نێنەوە بەداخەوە نەخۆشە باری ماڵەیشی زۆر خراپە تەنانەت زۆر وەزێک دارایی خراپێنەیەکی ماوەسا ڕزای سەقایی بوو باسم کرد لێرە لە سنتەری ڕۆشنبیری کە کوتم زۆر پێویستی بە یارمەتیەکی باشە ڕزای سەقایش بەڵێ ئەو جەلالی کەریمی لە حاڵەتێکی مادی زۆر خراپە بەڕاستی ژیانێکی زۆر کول لە مەرجی بەڕێکە یەکێک لەو هونەرمەندانەی کە منی سەرسام کردووە ماوەیەکە کە دەرنەکەوتوەوە کە دەتوانم بڵێم کۆکی دەنگی تەبەقی دەنگی بڵێم شتێک لە سێ عەلیەزای کوردستانی کەمترین سعدونی عەسکەریە سعدون عەسکەری و زۆر بەڕاستی دەبێ ئەوانە زۆر حەسەن کاکەیمان هەیە لەو دیۆ دەنگە خۆشانە ئەمانە هەمووی گۆرانبێژی زۆر
بریا هاتنا بۆرە بەجێرە خزمەتمان کرد. ئێمە ئەوەی کە بۆمان کرا بەڕاستی من لەم ماوەیە کاکە ئاری ویستم ئەوەی گۆرانێکمان بڵاو کردەوە لێرە ئادەنگ سەدایەکی زۆری بوو ئەوە تەمەن کاک عومەری عەبدیە و نەرمەندێکی دێرینە لەوەیە بوو باگەشتی بکەین بۆ بەرنامەکان فەقیرە باری تەندروستی تێک چۆ لە ئەجنا وردەوەدا ئەو دەنگە ئاڵتونی گەوهرانە هێنی لەم بەرنامانەیە ئێمە بەڕاستی ئەرشیفیان بۆ تۆمارەکەین. وڵا کاک ئاری هەرگیز هەمیشە ئامادە بوو کە لەگەمانە بۆ خزمەتی ئەو هونەرمەندانە و هەموو کۆمەڵی هونەری میلی ئەمەکو دەستگای میدیایی گەڕیان کاکەیوب چای منی مامەساجیان بژی مامەسا ئاری مەجززیرەگەڵ لە خزمەتان ئەم کاک زەزا بۆ بەرنامەکاڵێ شڵا بە دیداری شادەبین شێخدیاری باڵەمان ساوتان لێ بێ مامە زاجان ئەم شە سەرکەوتو بن سپاس مامە دیاریجان کاک عالیجان ڕۆژانە دیارە تۆ لە ئێستا پێشمەرگەی بۆ خاک و بۆ وڵات لەبەر خۆتەوە زۆرتر لەوانە گۆرانی ژۆڵ چۆم خۆشم ئەوم بەسەر هاتووە لە زۆر ماوەساهێنین بڵێم بەخەولی کابرا دەڵێ هێندەم علاقە بە هونەری ڕسەنایەتی کوردی و بە هونەری کوردی چون بە خۆشحاڵێکی بۆ هاوڕێکان تێڵی گۆرانی بڵێن خۆشکەی خۆشحاڵێکی زۆر کە جێگەی شانازیە بە هەمان هونەری کوردی زۆر دەوڵەمەندە ها بەڕاستی وایە ئێمە خۆمان میلەتی کورد زۆر بە چایەکی بەڵی خۆمان خراپ لە شتەکانی خۆمان باسەکەین بۆیە ئەوە نەکبەتیت دەوەرە دەچ میلەتەکە خۆ میلەتانی دنیا ئەستا میلەتی ئەوروپا ئەوان خوازانانی هونەرێکیان پێڵن ئۆپێرا هونەرێکیان پێڵن سەمفۆنی هونەرێکیانەیە مەسەن پاپ و ڕۆک و نازانم دوای ئاخر جار ئەمەی کە گەنجان چی پێوترێ ئەمەی کە هونەرێکی ئەوەی زیاتر جیاز و پاپی پێ دەڵێن ئێستاکە شتێکی ڕاپ هونەی ڕاپیشەوە هونەرە میلیەکەی ئەوانەتەوە هونەی ڕاپ ئێمە بەگاڵتە جاری سێرەکە بەزەوە هونەری میلی ئەسڵی بە تایبەتی ئەمریکای لاتینەوە ناوچان هەیە بەڵام ئێمە وەرە سێریکە کورد هۆرەمان هەیە ینی بەس تایبەتمەندی بە کوردەیە کەست ناتوانین بێتەوە سیا چەمانەمان هەیە کە هۆرامێکی کا بە قورجی باوەڕ کاگاری چی ئەتوانێت سیا چەمانە چێورانی بڵێتەوە زۆر زەحمەتە ئەو لێیانەی قڕ گەرمیان ئای و خاوکەر و خەتار و ئەڵڵاوەسی و لە ناوچەی هاواتیش گەلۆ و نازانم ئەم هەموو شتە چوارۆ و پاییزە و نازانم چەندین ئەم هونەرە جوانانەمانەیە بەس خۆمان قەدرین هاگرین لاوکمانەیە لەو چیانە لاوکی دەشتێکی دیایە لاوکی چیا جیایە تەنان حەیرانی دەشت جێ لەگە حەیرانی چیە زۆری فەرقە ینی بەڕاستی هونەرشی دەوڵەمانمانەیە بەس قەدری نازانین بەس نیەم گەنجانە ئەوردەوردە ئیتر نازانم ماتەیابی نێمە ئەتوانی خزمەتیەوە بکەین بەڵام سەرەی گەنجەکانی ئەوانیش ئەم ڕێچکەیە بگرن و هێدیە دێم هونەرە بەردەوام بێ سواز بەخواوە تروسکایی تێکەوە فێنێک بووینەوە ئەچینە لای گۆرانێکی فێنک و خۆشبادە وایە چی گۆرانی ترتان نابادەیە کاگاریشە لەگەر خۆشەویستانە من بەرنامەیە ڕاستەوخۆ پێشکەشەکرێ ئەتوانن وەکو باسمان کرد هەستێ ژمارەکەی گەڕامیدیا هەیە بۆ هەچ ڕەخنە و پێشنیارە بۆ هەچ داواکاریەک پەیوەندی بکەن بە گەڕیان میدیاوە ئێمە لە خزمەتتانەبین وەڵامی پرسیارەکانتانەینەوە سەر چاوانە. شريدك تساوي أين فري وأنا يا شريدك تساوي رومد وابينا والله أرني أقول أبي رومد وابينا فرجيان هلمي يقول أبي شاركو يا فرجيان ومن يا قريب لا شاركو يا وار ومن يا قريب ما كان يا وار بيبايا
لشر ذاك سامي رومد وبينا فرج يا قلبي يا قلبي سيزر بومان جاي والله كريماني دواي يا ساميلي تومي يا فرجيان بكى يا زندايا أين فروانا والله شرداك سامي رومد وميانا فرجيان هرمي يا قلبي رومد ويانا فرجيان هرمي يا قلبي دەمە خۆش بێت ئەو گۆرانیش هەر ناڵم یەکێک ئەمە هەموو گۆرانی دانسقەکانن یەک لە یەک جوانتر نە میلۆدیانە بەڕاستی من زۆر دڵم پێیان خۆشە گۆرانیەکان یەک لە یەک جوانترن ئەم میلۆدیم بەدەنگی ئیحسان زیرەکی ژێ لێ بوو بەڵام خۆی لە ئەستا پێما بێ بۆکانە دڵنیام کاکە محەممەدی کاکە برا کوتوی سێنی خاڵداریش وتێتیەوە لەم بەرنامێکی خۆمان لای خۆمان وتی وانێ کاکە سڵاویشم بۆ کاکسێنی خاڵدار هەیە کە زاوای خۆمە ئەمە بۆیە کاکە خێزانێکی خانەوادەیەکی هونەرینکەوە بێ وەڵا کاکسێن چەندین جار لە بەرنمەکانمانە ئەم گۆرانیمان پێوە تۆچکە بەڕاستی لە ئێمە گۆرانیی خۆشە سواز دەکەم کاک عەلیجان ئاواتە چییە گەر تۆ لە داهاتووە مەسەن کلیپێکی هونەری لە ژیانی هونەریە چ ئاواتێکت هەیە لە ژیانی خۆتە ژیانی گشتیە چ ئاواتێکت هەیە کە نەهات پێێتە دی ئەتەوێ بێتە دی بەڵام مامۆستاجان ژیانی خۆمدا بڵم وەکو کە شانازی پێوە دەکەم پێشمەرگەم ئاواتم ئەوەیە کە کوردستانێکی یەک کوردستان ببینم ینی تەواوی ئاواتی هەمومانە ئینشەڵڵا دێتە دی لە ئاواتی هونەریشدا ئەوەیە بتوانم درێژەدەری ڕێگای ئەو هونەرمەندە میلیانە و ڕسەناتی کوردی بم و دوێتە یەکم هەبێ لەگەڵ هونەرمەندانی خۆشەویست مامۆستا ناسی ڕەزازی مامۆستا نەزمەدینی غوڵامی ئەوە ئاواتی منە هیوادارم ئاواتەکە بێتە دی مامۆستا ناسر بەڕاستی کەسێکی ئەوەنە سادە و خاچیە هونەرمەندێکی تری وەکو بەڕێزت کاک پێیان ڕۆژهەڵاتی بوو کە سەرەتا هاتە ئێرە هەموو ئاواتێکی بڵێن کاک ناسرە ئاوا شتێکی هەبێت بۆ نێک ڕێکەوت بۆ بازم بۆ تالاسیمامان کرد کاگەری لەو بۆنەیە ئاواتەکە هاتە دی لەگە کاک ناسرە سەر شانۆ بێکەوە دوێتێکیان کرد کە یادگارێکی خۆشە تا ئێستا لای من ماوە ئەوش ئاواتەکەی هاتە دی وەکو جەنابێت کاک ناسر وەڵی پیاوێکی ئەوەنە خاچی و سادەیە لەو جێگەی جەنابتە چەندین گۆرانی پێشکەشیەمە کردو و چەندین جار ئامۆژگاریمانەکە لە بەرنامەکانمانە گۆرانی تر ئامادە بێ من حەزەکەم زیاتر بەرنامەکانمان بە گۆرانیەکان بڕازێتەوە ئەتوانیەوە تەنسیقی خۆتان بکەن بە تەواوی خۆشەویستانم لە گەڕای میدیا بەرنامەکانمان دەست پێ کردوێتەوە هیوادارم لە پەیجەکەەوە بەنامە ئاگادارمان بکەنەوە چ جۆرە بەرنمێکمان هەبێ باشە ئایا بەرنامەی ئەدەبی و ڕۆشەبیری دەست پێ بکەینەوە و لە نیەتە هەیە بەرنمێکی پێشبەرچێمان هەبێت بەم نزیکانە و بەرنمەیە کە خەڵاتی گەڕیانی تایە پێشکەشەکرێت دەست پێکەینەوە بەرنامەکانمان ئەچینە لای گۆرانی تری هونەرمەندی لاوی خۆشەویست هونەرمەندی لاو و پێشمەرگە کاکە عەلی سەقزی
هەر وەکوی جاران لە سایتا ختی مرادیم دادنێ هەر وەکوی جاران لە سایتا ختی مرادیم دادنێ یانشوم و ماڵخرایا وەکوم سایەر بەردم لەلای یانشوم و ماڵخرایا وەک کوندی سایەر بەردم لەلای چاوەکایانێم جاری جوایانت گوڵ لە سێحر و جوانی چاوەکایانێم جاری جوایانت گوڵ لە سێحر و جوانی لەخت و لایەنێ زۆر لەبارە هەیکرێن بێدادیە لەخت و لایەنێ زۆر لەبارە هەیکرێن بێدادیە سپاس بۆ دەنگە خۆشەوی کاک عەلی سپاس بۆ کاکە ئاری سپاس بۆ ئەو دەنگە خۆشە کاک عەلیجان بۆ گۆرانیە جوانانە وەکو باسم کرد کۆمەڵە گۆرانی زۆر جوان هەڵبژاردووە کاکە مەجید لەگەڵ هەردەم لە خۆشیە بن هاوڕێیان لە گەڕامیدیا سپاس بۆ کاکە مەجیدجان ناڵم پاڵپشتێکی زۆر تەواوی گەڕامیدیایە سپاس یەکەم پاڵپشتی هونەری میلیە لە گەرمیان و لەو ناوچانە سپاس یەکەم خۆشەویستانم کاکە عەلیجان گۆرانیی نشێ حازر کرد بوو ڕعنا ننزونارەکە تۆزێ بەیخاشی تیمپۆی سەریعی تقریبا هەبوو لە ئای بغەمەزەوە ئەچینە لای گۆرانیتر من بێڵێم لەگەڵ ئەڵێم بەسەر چاو کاکە ڕێبازجان من حەزم لە گۆرانیانەوە هەمیشەش وتومەتەوە لەگەڵ نەرمەندەوە زەنگم خۆش نییە دەنگم باشە ئەیڵێ ناخە جاوەزارە کە لەگەڵ ئێوە دانیشتمەوە جێە تێرسم زمرم عزیزەکە مناگەم بە خۆوایە ناگەم بە خۆوایە تایە گوڵم بۆ دێ عزیزەکە منا خزمەت تۆوایە لە خزمەت تۆوا ئەرە بەگەمێزەوە نازی ئەرە بە خۆددا نازی چاوی کەژاڵت لێوی بە خاڵت لە دین لێ کردێە من لە دین لێ کردێم هەرێ دەتێسم بمرم بەرێ جوانێ نەدبینێ ماوایە نەدبینێ ماوایە بە جوانم هەرگی عەزیزەکەم سەربێنێ ماوایە سەربێنێ ماوا ئەرە بەگەمێزەوە نازی ئەرە بە خۆردا نازی چاوی کەژاڵت لێوی بە خاڵت لە دین دێ کردێم وەی لە دین دێ کردێم
دەسێم بەو خووە ئەرێ جوانێ کارانە کاجایم کارانە کاجایم قسمت ئاوا بوو وەرە کاڵێ تۆ بووەمێ بۆ خۆم تۆ بووەمێ بۆ خۆیان بەگەمێزەوە نازی ئەرە بەخۆردا نازی چاوی کەژاڵت لێوی بەخاڵت لە دینە لێ کردێم وەی لە دینە لێ کردێم ئەرێ من و دەماوەن ئەرێ جوانێ ئاهدێکمان کردایان ئاهدێکمان کردایان ئەو تەمبێ و منگەم بەرێ باوان تاوەڕۆی مردێن تاوەڕۆی مردێن بەگەمێزەوە نازی ئەرە بەخۆردا نازی چاوی کەژاڵی لێوی بەخاڵی لە دینیە کردێم وەی لە دینێ دەمە خۆش بێت کاک عەلی دەست خۆش کاگاریجان بەس تەواوکردنەکانی ئاری ئەسەر فرێ ناکە وردە وردە مادەم ئەم کاک عەلی هیوادارم لە ئەزمونەکانی داهاتوویە یەکەم بە مەقاماتەوە بێتەوە لەمان من باوەتەوەم کە لە جای داهاتووە کاک عەلیمان بینیەوە یەکەم بە مەقاماتەوە بێتەوە لەمان خۆی فێری مەقامات وەڵام مەقامیشان پێشکەش بکەی ئینجا چین و لای کۆتایی بەرنامە مەقامەکە چێلەکەی کاگاریە هەمانجێ بکە خۆشەویستانم لە گەڕای میدیا بەرنامەکانمان دەست پێ کردێتەوە بەرنامەی هونەرستان بەرنامەی دیداری هونەرمەندان ئێمە ڕۆژانە لە خزمەتان نابین لە ڕاستی ئێمە لەناو تەلارێکە ئەم بەرنامە پێشکەشەکەین بۆیە بەرنامەی شەومانیە ناکرێت لەبەری تەلارەکە هەمە ڕەنگە دکتۆری تایە و پزیشک و ماڵ و ئیترەوە حاڵمان خراپە بەڕاستی لەناو ئەم تەلارەی کە ئێمە ئیشی تیاکەین داوای لێبوردنەکەین کە ناتوانین بەرنامەی شەوانمان هەبێت ڕاستەوخۆ بەڵام هەرچی ئەرشیفمانەیە بە شەوان جایتر بە شێوەی لایف پێشکەشتانیەکەینەوە لە پیجەکەەوە لە خزمەتان نبین فەرموو ئەگەر مەقامەکە پێشکەشەکەن دەماوەند سرێم بە فردای پۆشاو لە چاوگەی دەربەن بە پراوی جۆشاو بەفری گرتە خۆی کڵاوە کەیسەر بە پراو لە داوێنی چیاتەدایە گیانە کڵپەی دەروونمێ و بەفری کردباو گیانە کڵپەی دەروونمێ و بەفری کردباو بەگەرم دێتە خوار لەسەر چاوگەی چاو پیری و هەژاری و ماتی و زویری لەو ئاخری عومرە چۆن وەتەبارێم کز و لاواز و دەروون پڕ لە ئێش
لاشم بە زۆری سەربەردەکا و کێش چاوم کەم سۆما و گوێچکەم سەنگین بوو سفر و خوانی پیریم چەند جوان ڕەنگین بوو لەرزینی دەسم نادامە جاڵێم قەڵەم هەڵبگرم و بنووسم حاڵم بنووسم بۆچی هاتوومە دنیا گەر من نەبایەن دنیا لە بێخەکەنیایم هەیدا دەیدایم ئەی فەلایە و چەرخشکێیە و گشت دەورەکەیە خونخاوریە و بۆچی وایە هەمیشەیە و تەبعێ و مایلی گەداوریە شربتي زهرة وجيانة قهرة لطف هردم شرم بزم ورزمين شيوانا كيف سفاين غنبان دەست خۆشەڵە مەقام نازانم ئەوە ڕێک مەقامی چوارگایە بەڵام بە شێوەی گەلو ئایگەنۆ ئافرم بەڕاستی جوانی وت بەڕاستی ئەو پێما بە هەر مەقامی ئیسماعیل ئاغا بوانی مەدرسەنەوەنە بەخوارێکی سنەیە نەرمە سەیبراهیم سەقزی کتوێتەوە لەگەڵ کاولەی بادینانەکەیدا زۆر خۆشە بەڕاستیەوە هەر قوتابخانەیەکە ئیسماعیل ئاغای چەوگەل ینی کۆتایی نایەت لە مەقام و لە بەستەکانیە کاک عەلیجان من هیچم نەماوە بۆ میوارێتە نەگۆرایان شادەکەی تۆ ماوەی کەم بە دیاری بۆ بیسەراگە تۆ هیچم نەوە بۆ گەڕای میدیا بۆ بینەرانمان بۆ بیسەرانمان لە شوێنێک ئەمە حاڵی خۆم ڕێز و سڵاو و خۆشەویستی هەمیشەیم هەیە بۆ بینەرانی گەڕیان میدیا و ماندوو نەبینی و دەستخۆشی لێ دەکەم لە مامۆسایانی عزیز و بە تایبەت جەنابەت هەموو هاوکارانی پشتی سەحنە و دەستان خۆشی بۆ بەرنامە جوانەتان هیوادارم هەمیشە هەر سەرکەوتووتر بن منیش لای خۆمە سوپاسی کاکە ئاریەکەم ئایخرا لە خەرخەڵدەوەڵی من سوپاسی هونەرمەندی خۆشەویست و هاوکاری هەمیشەیم و برا و هاوڕێمان کاکاری فۆزی و کاک بورانستار کاکە ڕێباز خۆشەویست کاکەڵکەوت نووری خۆشەویست و هاوڕێی دێرین و دامەزرێنەری ئەم ڕۆژانەمان تیپی میلی هاژە لە ئێستاەوە لەو کاتەوە تا ئێستا ئێمە بەردەوامین لەسەر ڕێبازی میلیەکە لەگەڵ کاکە دیاری و کاکە ئامانج و هەموو کاکەکان ئالان کامیشە لێرە هاوکاری گەڕامیدیان ئێمە گەڕەوان نەبوونایە بەڕاستی ناتوانین بەم هەموو خۆشەویستانە توانیان لەسەر پێی خۆمان بۆستین ئەمی ئەوڕێژ بەرنامێکی نوێی هونەرستانمان پێشکەشکردن بە هاوکاری هاوکاران سوپاس بۆ کاک عەلی سەقزی لەگەڵ دیاریەکەی کە گۆرانیکی شادە من لای خۆمە مەڵاویتان یەکەم خۆتان لەگەڵ
كرمان كرمانەوە بەزمە کەینای لۆنەوە كرمان كرمانەوە بەزمە کەینای لۆنەوە وحاڵی منەوە حاڵەکەی تۆ چۆنەوە وحاڵی منەوە هەر حاڵی تۆ چۆنەوە هەرکە موزیکە خۆشێ فرەکەم عود و تارەیە کە موزیکە خۆشێ فرەکەم عود و تارەوە لایە لایەکەی هەر خۆش و سالارەوە لایە لایەکەی هەر خۆش و سالارەوە کرمان کرمانەوە بەزمەکەی نایلۆنەیە کرمان کرمانەوە بەزمەکەی نایلۆنەوە وحاڵەی منەوە حاڵەکەی تۆ چۆنەیە وحاڵی منەوە هەر حاڵی تۆ چۆنەیە خوای بانی سره وای کاری کردایە خوای بانی سره هەر کاری کردایە لەدارای دنیاوە بڵە تۆی وە مندایە لەدارای دنیاوە بڵە تۆی وە مندایە کرمان کرمانەوە بەزمەکەی نایلۆنەوە کرمان کرمانەوە بەزمەکەی نایلۆنەوە وحاڵەی منەوە حاڵەکەی تۆ چۆنایە وحاڵی